حکوومەتی عێراق لە ساڵی 2014 لە 22 وەزیر بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی پێکات لە 2016دا بەهۆی قەیرانە دارایی و سیاسیەکانی عێراقەوە ڕوبەڕووی خۆپیشاندان و ناڕزایی جەماوەری و سیاسی بووە. لە سەرەتای ئەم ساڵەوە خۆپیشاندان و ناڕزایەتیە جەماوەریەکانی عێراق بەرفراوانتر بوون. دوجاریش موقتەدا سەدری سەرکردەی ڕەوتی سەدر سەرکردایەتی خۆپیشاندانەکانی کرد و ناڕزایەتیەکانی دژ بە حکوومەت لە مەیدانی تەحریری بەغدا چڕ کردەوە. موقتەدا سەدر حکوومەتەکەی عەبادی بەوە تۆمەتبار کرد کە لەسەر بنەمای پشکداری سیاسی پێکهێنراوە و داوای کرد کابینەکەی هەڵبۆشێنێتەوە و حکوومەتێکی تەکنۆکرات پێک بهێنێ. لەگەڵ فراوانبوونی خۆپیشاندانەکان بە تایبەتی لە پارێزگاکانی باشووری عێراق باقر زوبێدی وەزیری گواستنەوە و عادل عەبدولمەهدی وەزیری نەوت کە سەر بە ئەنجومەنی باڵای ئیسلامین لە مانگی ئادار دەستیان لە کار کێشایەوە. لە سیوێکی مانگی ئادار حەیدەر عەبادی ناوی 16 وەزیری وەکو کابینە تەکنۆکراتەکەی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران کرد، بەڵام دواتر بەهۆی ڕازی نەبوونی بەشێک لە لایەنەکان لە کاندیدەکانی ئەنجومەنی نوێنەران دەنجی لەسەر کابینە حکوومیەکەی نەدا، ئەوە ژوای لە عەبادی کرد 4 وەزیر لە ناو حکوومەت بچێشێتەوە. فراوانبوونی خۆپیشاندانەکان و ڕاجایی سیاسی دابەشبوونی ئەنجومەنی نوێنەرانی بۆ دوو بەرە لێکەوتەوە کاتێک 100 پەرلەمانتار بەرەیەکی نوێن لە ژێرناوی بەرەی چاکسازی پێکهێنا. لە 14 مانگی نیساندا بەرەی چاکسازی لە دانیشتنێکدا دەنجی لەسەر لابردنی سەرنج جبوری لە پۆستەکەیدا و عەدنان جەنابی بە سەرۆکی کاتی ئەنجومەنی نوێنەران دەستنیشان کرد. دوایە دابەشبوونەش لە 26 نیساندا ئەنجومەنی نوێنەران دەنجی لەسەر کابینە نوێیەکەی عەبادیدا و متمانەی بە بەشێک لە وەزیرەکان بەخشی و هەندێکیشیانی ڕەت کردەوە. بەڵام ڕازی نەبوونی موقتەدا سەدر لە پێکاتی کابینەکە وای کرد لە ئەنگرانی سەدر هەڵیان کوتایە سەر ناوچەی سەوز و باڵەخانەی ئەنجومەنی نوێنەران. دواتریش لە 21 ئایار خۆپیشاندەران هەڵیان کوتایەوە سەر ناوچەی سەوز و نووسینگەی سەرۆکوەزیران. لای خۆشیەوە دادگای فیدراڵی عێراق بە بڕیارێک دەنگدانەکەی ئەنجومەنی نوێنەرانی لەسەر کابینەکەی عەبادی و بڕیاری لابردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیشی لەلایەن بەرەی چاکسازیەوە هەڵوەشاندەوە. لە مانگی تەمووزدا حەیدەر عەبادی دەست لە کارکێشانەوەی 7 وەزیری لە حکوومەتەکەی قبوڵ کرد کە وەزیرانی خوێندنی باڵا و نەوت و گواستنەوە و نیشتەجێبوون و ئاوەدانکردنەوە و سەرچاوەکانی ئاو و پیشەسازی و ناوخۆبوون. دواتریش 5 کاندیدی بۆ ئەو وەزارەتانە پێشکەش بە پەرلەمان کرد و ئەنجومەنی نوێنەران متمانەی پێدان. السيد وزير الدفاع لە درێژەی هەوڵەکانی چاکسازیش لە 25 ئابدا ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی دەنگ دوورخستنەوەی خالید عوبێدی وەزیری بەرگری لە پۆستەکەی پەسەند کرد، پاشان لەسەر دۆسەی گەندەڵی لێکۆڵینەوەی لەگەڵدا کرا. دواتریش هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق لە پشکی کورد و پارتی دیموکرات لەسەر دۆسەی گەندەڵی لە پۆستەکەی دوورخستەوە. تا ئێستاش بەهۆی ناکۆچیە سیاسیەکانەوە وەزارەتەکانی بەرگری و دارایی و ناوخۆ و بازرگانی و پیشەسازی لە عێراق بە وەکالەت بەڕێوە دەچن. ئەو کێشمەکێشە سیاسی لە 2016 عێراقی پێدا تێپەڕی ڕەنگە تەنها دەستپێکردنی ئۆپەراسیۆنی مووسڵ ڕای گرت بێت. هەر بۆیە ئەگەری ئەوە بەهێزە لە ساڵی 2017 ململانێ سیاسیەکان دەست پێ بکەنەوە و خۆپیشاندانی جەماوەریش سەر هەڵبداتەوە.